بە بازاڕی گۆشتفرۆشانی شاری سلێمانیدا گوزەری دەکرد. کاتێک لێمان پرسی چیت بۆ ماڵەوە بردووەتەوە وتی بە هەڵە تێنەگەن بۆ گۆشتکڕی نەهاتوو، لەبەر ئەوەی خانەنشینم و نرخی کیلۆیە گۆشتیش لە بەرزترین ئاستیدایە، بەڵکو کەمێک سەوزە و بەهاراتم کڕیوە و دەیبەمەوە بۆ منداڵەکان. وەک کەمال قادری تەمەن سەر و 70 ساڵ ڕوونی دەکاتەوە بەهۆی بێموچەییەوە جیاوازیەکی گەورە لە نێوان نرخی گۆشت و گیرفانی خەڵکدا هەیە. لە کاتێکدا دۆخی موچە خراپە کەچی نرخی پێداویستیەکانیش بەردەوام بەرز دەبێتەوە. گۆشتیشی من گۆشت ناخۆم، من کە قەرزار بەمیان بچم قەرزکەم بۆ گۆشتکردن نایخۆم، من موچەم نییە. فەرموون لە بەربەلەدەیە گۆشت کیلۆیە گۆشت بە 25,000 چێت بی چی ئەتوانێ بیخوا؟ مۆزەفێک مانگی 600-700-500 هەیە بە چی بیکڕێ؟ ئەی چی من 4 مانگە خانیشە موچەمان نەگرتووە. ئێستاەوە 24 ئایا کەی موچە ئەبەن؟ ئەی باشە کابرا کرێکی قوڕیی و کابرا خانوویە کاکە ساحێبخان و پارەیە بێت. ئەی باش خانا بۆی چۆ بەرێ بۆ لای کێ بچێ؟ 1 کیلۆ گۆشتی سوود لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە 25,000 دینار نزیک دەبێتەوە و خاوەن قەسابەکانیش دەڵێن ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت نرخەکە زیاتر هەڵدەکشێت. گۆشت لە هەموو شوێنە گران بۆ نەک لێرە، بەسۆکە جیایە گۆشتی فرێش لە هەموو شوێنە گران بووە، بەس لێرە لە هیچ شوێنێک ئێستا نایە کە لە هەولێر و داغڵە بێ بە گرانی داغڵە بێ، سەرەتایەتە ئێرە. لێرەشەوە بە کەمیەت کە شتەکەش کەم بوو هەر گرانە بێ. ئەمە مەوزوعەکەیت. ئێستا کیلۆ بە 23ە، ئەگەر ئاوا بڕواچێتە 25 جوانە بەرەو ژووتریش ئەگەر بەم شێوەیە بێ. زۆر کەم بۆتەوە زۆر. لۆ گۆشت بە 10,000 دینارە بە زینە قەپان بە زینگوی، لەم دەخەیە بە 10,000 دینارە بە زینگوی، جاران بە 6 و بە 5 و بە 4.5 و بە 6.5 بوو. ئەمڕۆ گەشتۆتە 10,000 دینار بە تووکەوە ئەیمنەبێ، ئەنی بەو پارەیە فرۆشرێت. ئیستا کیلۆی بە 23,000 بە ڕەسمی. وەڵای ئەگەرەکەی چی ئەگەر مەیان لەم شوێنە مستەقیر بێ و لەم شێوازە بۆسیە هەر لەم سعرایە، ئەگەر نەچن بەدەم مەیانەوە مەیان هاوکاری مەیان نەکەن و لە شوێنانەوە بێڵن ئاژەڵ بێتە کوردستانەوە خۆی بە استراتیجی دابەزێ، بەس ئەگەر لە هیچ شتێک نێتەوە سەری و مەیان نێڵن لە یەک شوێنەوە شت بۆ ئێمە بێ باوەڕ کرد بە 26 و 27 خۆی ناگرێ. بەهۆی ڕێگریکردن لە هاوردەکردنی ئاژەڵی گەورە و بچووک لە سنوورەکانەوە و هاوکاری نەکردنی خاوەن ئاژەڵەکان لەلایەن حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان تا دێت نرخی گۆشتی سوور ڕوو لە کەڵکشانە. بە شێوەیەک 1 کیلۆ گۆشتی زینە قەپان لە 4,500 دینارەوە بۆ 10,000 بەرز بووەتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.